ئێوارتان باش بینرانی بەڕێز خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی و سنوور بەکترەکەینەوە. دۆخی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تەوەری سەرەکی گفتوگۆی ئەمڕۆمانە بێت کە وەک دەزانن ئێستا ڕۆژەف باسی ڕۆژاوای کوردستان، باسی ڕۆژهەڵاتی کوردستان لەملاوە لە باشوور گفتوگۆ لەسەر پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عراقی و لە تورکیاش پرۆسەی ئاشتی جارێک بە پەکەوتوو دانرێت و جارێکی تریش هێشتاش ئومێد و چاوەڕوانێکی لێ خوێنرێتەوە. ڕەنگە گەرمترین بابەت پەیوەنددار بە تێگەشتنێکی ورتر و قوڵتر لە دۆخی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بریتیبێ لە سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران، بەرامبەر بە سووریا، بەرامبەر بە عێراق و تەنانەت بەرامبەر بە تورکیاش. ئێمە لە 48 کاتژمەی ڕابردووە بینەری کۆمەڵێکی زۆر گۆڕانکاری جیاواز لەسەر ئاستی جیاواز بووین، هەم لە سووریا ئەو تا ڕێکەوتنی نێوان سووریا و ئیسرائیل بە هەماهەنگی تەواوی ئەمریکا دێتاراوە. لەم لاشەوە ئەبینین کە فشارەکان لەسەر ئێران تا دێت زۆرترە بن، دراوی ئێرانی بەردەوام لە دابەزینایە، گەلی ئێرانی لەو پەڕی دۆخێکی خراپە پەنا بۆ مانگرتنی سەرتاسەری، پەنا بۆ خۆپشاندان و پەنا بۆ ئامرازە جیاوازەکانی گۆڕانکاری هێندەکاراوە. لە باشووری کوردستانیش بە هەمان شێوە چاوەکان لەسەر گۆڕانکارین باڕاستەوەی کایە کابینەی نوێی حکوومەتی عراقی چۆن سەیری مافەکانی کورد دەکات کە ڕەنگە تازەترینە بدەیت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان خەبەرێک بێ دەربارەی بڕینی بەشە خۆراکی مانگانە کە حکوومەتی عراقی دەستی بۆ بردووە. ئەمانە و زۆر پرسیتر گفتوگۆی وردی ئەمڕۆمانە بێت لە بەرنامەی ئەودی سنوور، بەڵام ورتر لەو دی و سنوورەوە سەیری دۆخەکەکەین. مامۆستا هونەر زۆر بەخێر بێی، خۆشحاڵم کە میوارە پێکەوەین. حەزەکەم دەربارەی دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناکۆکیەکانی ئێران و ئەمریکا ئەم دۆخە هیچ خوێندنەوەیکی تازەی بۆ ئەکرێت توانین لی تێبگەین. سپاس بۆ بەڕێزشتان. کاکتۆر ئەوەی کەوا ئێستا تا ڕادەیەک نوێ بوو بە تایبەتی لە چەند ڕۆژی ڕابردوودا بڵاوکردنەوەی سەنەدی استراتیجی ئەمنی قەومی ئەمریکی بوو، سەنەدێک کە تێڕوانینی دیدگای ئیدارەکەی ترامپی بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ئاسیا، بەرامبەر بە نیوەی ڕۆژاوای گۆزەوی خستە ڕوو. ئەوەی لەم سەنەدا بە ئاشکرا و بە ڕوونی ئاماژەی پێکراوە ئەمریکا ئەو فۆکەسە ئەو گنگی جاران بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نادات و زیاتر فۆکەسی لەسەر بەشی ڕۆژ ئاوای گۆی زەوی دەبێ و ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی ڤەنزوێلا و فشارەکان لەسەر کۆلۆمبیا، لەسەر کوبا هەموو ئاماژەن بۆی کەوا ئەمریکا چیتر ئەلبەت پێشتر ئاماژە هەبووە بۆی کەوا ئەمریکا وەکو پێشووتر ئەو گنگی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نادا. یەکێک لە فاکتەرەکان ئەو کات ئەوە بووە ئینتاجی بەرهەمی ناوخۆیی لە ئەمریکا و لە ڕێگەی ئەو گۆڕانکاریە کە لە بواری تەکنۆلۆژیە لە بەرهەمێنانی نەوتی ئەمریکا هاتوتەکایەوە ئەمریکا چیتر ئەو گرنگیە بە نەوتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نادا. لە سەنەدەکە بە ڕوونی ئاماژە بۆەکەکەوە چیتر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو گرنگی جارانی نییە بۆ ئەمریکا. بەڵام کە لێرە ئەمایەکیش وەرەگرێ ئەوش ئەوەیە گرنگ نییە بۆ ئەمریکا ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوشێوەی جارانی پێشوو، بەڵام ناشێوێ ئەم ناوچەیە لەلایەن ڕکابەرەکانیەوە کۆنتترۆل بکرێت بە تایبەتی لە بواری وزەیە. بەڵێ زۆر باش. چاوی بخینە سەر ئێران. تقریبا لە ماوەی هەفتەی ڕابردووە بە دیاریکراوی جارێکی تر شەپۆلی ناڕازەکان لە ئێران دەستیان پێکرد و دراوی ئێرانی بەردەوام لە دابەزی نابوو. ئەگەر چی توانم بڵێم بۆ ئەم جۆری خۆپشاندانان یان ئەم جۆری ناڕزای دەربڕنێک کە تازەترین شەپۆلی ناڕزایەکانی ئێرانە هۆکارە سەرەکیە ڕەنگە پەیوەندی بە دابەزینی نرخی تمەنی ئێرانی، دراوی ئێرانی و گرانبوونی زۆرێک لە پێویستەکانی ڕۆژانەی خەڵکە. ئێستا ئەم ناکۆکیانەی ئێران و ئەمریکا دیسان کاریگەریان لەسەر گۆڕینی فۆرمێکی ناڕزایەکان ناو ئێرانە بێتیان. کاکتۆر لە تەمەنی 45 ساڵی کۆماری ئیسلامی ئێرانەوە تا ئێستا هیچ کاتێک ئێران قەیرانی دارایی و ئابووری هاوشێوەی ئێستای نەبینیوە. تەنها لە شەشمانی ڕابردووە دراوی ئێرانی 140 بەهاکەی لەدەستداوە. ئێمە لە ساڵی 2023 گەشەی ئابووری ئێران 5.3 بووە، لە 24 3.6 بووە، بەڵام بەپێی دوایین داتای سندوقی نەقلی دەولی گەشەی ئابووری ئێران لە ساڵی 2026 0.6 یعنی نیوە نیو لە ساتر.
ئێران ئەو قەیرانە دارایی کەوا ئەو قەیران ئابووری ئێستا بەدەستیەوە ئەناڵانێ قەیرانێکی قوڵە بۆ یەکەمین جاریش وەکو ئاماژەیەک مؤشرێک بۆ ئەوەی کەوا قەیرانەکە زیاتر قەیرانێکی دارایی و ئابووریە لە 2009 لە دوای ئەو شەپۆلە خۆپیشاندانی کەوا ئێرانی گرتوتە تا ئێستا ئەم جارە چینی بازاڕی چینی کاسبانی ناوبازار دەست پێشخەری خۆپیشاندانەکە بوون وەلایەزار ڕۆڵێکی گرنگیان هەیە کە لە جوڵانی ناڕازایەتیەکان و ئەمە مایەی نیگەرانیە هەتا چەند ڕۆژی ڕابردووی لە چەند ڕۆژی ڕابردوو ڕێبەری کۆماری سلێمانی تقریبا سەراحەتەن ئاماژەی بۆەوە کردکەوە بازاڕیەکان و کاسبانی ناوبازار هەمیشە ڕۆڵی گرنگیان هەبوو لە پشتگیری نیزامەکە بۆیە دەست پێشخەری ئەم چینە شتێکی نوێ شتێکی تازە بوو و خۆپیشاندانەکان لایەزال ئەگە سەری جوگرافیایی خۆپیشاندانەکانی ئێران بکەین بە زۆری ئەو ناوچانەی گرتوتەوە کەوا هەژارن پەراوێز خراون مەسەلەن جگە لە پرسی هەڵاوسان پرسی بێکاری لە ئێران ئێستا ینی بە ڕێژەیەکی ترسناک سەری هەڵداوە پرسی کۆچکردنی عقلەکان هەیە بۆ دەرەوە قەیرانی ئاو کە ئەمە تا ڕادەی قەیرانێکی نوێ لەم چەند ساڵا سەری هەڵداوە بۆتە ینی بەم زستانە ئەنی هێشتا لایەزال بەم بارانە بەم بەفرە زۆری کەوا باری و لە ناوچەکەەوە لە ئێرانە هێشتا مەترسی هەیە و بەرپرسانی ئێرانی نیگەران لەوەی کەوا هێشتا ناتوانین گرنگی ئەو بکەن کەوا قەیرانی ئاو لە وەرزی هاوینە چارەسەر ببێ مەجموعی ئەمە دۆخێکی هێناتە کایەوە لە ناوخۆی ئێرانە دوو ڕئی هەیە لەسەر ئەوەی ئێمە بۆچی بەم دۆخە گەیشتین ڕایەکەی پێی وایە ئەم دۆخە زیاتر نەتیجەی سیاسی خارجی ئەم وڵاتەیە بەرامبەر بە جیهانی دەرەوە و زیاتر فشارەکان و سزاکانی ئەمریکا و ڕۆژئاوای ئێرانی گەیاندۆتە ئەم ئاستە ڕایەکی تر هەیە پێی وایە نەخێر ئێمە ئەگەر لە ناوخۆ لە ڕووی موئەسەسیەوە لە ڕووی دامەزراوی و ئابووری دارایی سیاسی گۆڕانکاری بکەین لە ڕووی نەختێنەوە گۆڕانکاری بکەین ئەتوانین چارەسەری قەیرانەکە بکەین و قەیرانەکە ئێستا بە شێوازێک گەیشتە ئاسیە کە تا ڕادەیە کۆنتۆڵکی ناڵین ئەستەمە و مەحاڵە بەڵام قورسە و ئێران زیاتر لەم بارەوە لە بەردەم سێ سیناریۆ سێ ئەگەری هەیە یەکەمیان ئەوەیەکەوە ئێران ئیداری ئەم دۆخە بدات حتا وەکو ئەو کاتی ئیدارەی ترامپ ماوەکەی کۆتاییدی ئەمە قورسە زەحمەتە ئێران بتوانێت بەم شێوازە ئیداری ئەم دۆخە بدا سیناریۆیەکی تر ئەوە هەیە کەوا لە چەند ڕۆژی ڕابردووە هەندێک لە دوان هەبوو کەوا وا لێک درایەوە کەوا ئەگەری هەیە دانووسانێکی پشپەردە هەبێ وەکو مقەدیمەیەک بۆ ئەوەی دانیشتنێک لە نێوان یاخود دانووسانی نێوان ئێران و ئەمریکا دەست پێ بکاتەوە سیناریۆی سێممان هەیە ئەویش ئەوەیە کەوا نیزامەکە لە ناوخۆ گۆڕانکاریەک بکە کەسێک ببێتە پێشەنگی ئەم گۆڕانکاریە و هەموو دەسەڵات هەموو دامەزرا و دەسەڵاتە قوڵەکان لە ئێرانە بە هەموو بەرەکان و پشتگیری ئەم کەسە بکەن بۆی لەم قەیرانە ڕزگاریان بێ باش کامیان دەسەورەکەی تۆزێک ئەگەری بەهێزترە ئەگەر دۆخەکە بچێتە سەر دەسەڵات لە ئێران پێ باشترەکەوە هەندێک گۆڕانکاریکە لەم چەند ڕۆژی ڕابردۆ بەڵام هێشتا نەبووە کاریگەری وای نەبووە ئەوێ تا کۆتایی ئیدارەی ترامپ بەم شێوازە بەردەوام بێ زۆر باش مامۆستا دێم وڵات مێگان لە ئەمریکاوە لەگەڵمانە سەرنووسەری پەیمانگای ئاشتی و بەڕێوەبەری توێژینەوە لە پەیمانگای ئاشتی مێگان ێوارە باش باش حەزەکەم باسی ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین و بە دیاریکراوی دەربارەی ڕۆژاوای کوردستان وەک ئاگاداری کە لە 48 کاتژمەی ڕابردووە جارێکی تر جۆرێک لە ناکۆکیەکانی نێوان بڵین پێکدادان تەنانەت لە بینی سوپای سووریاوە لەگەڵ هەسەدە قەسەدە دەستی پێکردوێتەوە ئەگەر بە خێرایی ئاماژەیەک بە دۆخی ئێستا ڕۆژاوای کوردستان بکەین دواتر دێمە سەر وردەکاری تێگەشتنێکی فراوانتر بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست حتا نها لروجاوا و لسوريا هسه حتا نها دخست هيا روجا إيرو دخازن برسكريك سوريا بأواكي أشتيانه دخازن كمافن كردان ومافن همي بيكاتين سوريا ويورن بيجيانين لا عم دكارن ببينن دسبكا أو دما حكمتا بيجوهز وشنله حكمتا بيجوهز ناخازن ku mafin Kurdan, mafin pekatên olî û bawerî sistema demokratîk û nênavendî û her wekî din wê werin bicîanin li Sûriye. û niha bi taybetî di reşa herêmê de
جوهرتن يعني بفشون هنا تركيا بتابت يعني سوريا دبينه وجهه كو او دكاري يعني باندورا خو وسروريا خو بلاف بكه جبوه او جينا خازن كو او دهبانين كي اشتيانه دنافبرا هسده و حكومت سوريا وهبه اونها هم دکارن ببینن که پشتی حبدتینه که دنافبرا حکومت سوریه و حکومت ترکیه دیه حکومت سوریه جاری کردن همبری تاخن کردان ان حلبه شفاکسر و اشرفیه ایرش کریه او تچی واتیه لگو نرین من یعنی تواتیه که یک حکومت سوریه یعنی نخوازه ماف بدن کردان و سیستمکی دموکراتیک و نیناوندی قبول بکه تواتي كو تركيا دخوازه يعني جي هن بشن دولة تركيا نه دولة بخواه يعني هنو اما هن هزو بش لتركيا هن برجوندي لتركيا هن نخوازن كو بيواجو و سر بكبن و دخوازن سوريا بكار بينه شبو خراب كرين بيواجوه و او جي يعني تواتي كو دما جواك ناف نتوي يعني بيوندين خواه بسوريا رو آسایی دكه سوريا فهم دكه كو او دكاري لهمبري جلي خواه اريش بكه هر دم كو يعني پشکتن دبلوماتيك دولة سوريا هنه دا استا يعني ناف نتوي دا اريش لهمبري خلقي سوريا او جي هبن و او بو يعني او pattern trend كي بر بخطر شبو اولا هي سوريا اگر افرش گراند به يعني زيادة به يعني او دكاري شري نافخوي لسوريا جنوبه دست پی بکه و او درفت بده ایران درفت بده اسرائیل درفت بده داعش درفت بده ترکیه يعني همي هزن كو دخوازن يعني به استقرارية سوريا بقار بينن جبو برجمنده انخوه و بقار بينن و خلقي كرد و خلقي سوريا و جاركي دن بن يعني مقدورن يعني او شر سوريا رجلات نابين او خطركي مزنه وان شاء الله هودان جبو اگربستكي جبو اشتيكي و سابقه زۆر باشە خۆ دەزانی یەکێک لە گەرمترین بابەتەکان پرسی ڕێککەوتنامەی نێوان دمەشق و هەسە دەبوو لە ماوە ڕابردوودا زۆر کاری بۆ کرا و زۆر باس و خوازاتە پێشەوە ئەم پێکدادانانەی و ئەم تێکچوونەی دۆخی حەلەب گەڕەکەکانی کوردەکان لە حەلەب وەکو جۆرە جۆرەکان دەستبردنە بۆ تێکدانی ئەو ڕێککەوتنامەیە یان اتفاقی بینی از باور دکم يعني لقال هسده ولقال حكومت وگو هز هر دو آلیان فهم دکن که اگر شر نافخویی جنوب دست پی بکل سوریا و ببه فلاکتی که مزن جبو برجوندین هر کسی و جبو و از باور ناکن که حتی نها او و ببه يعني تکبرنا همی هف پیمان دنابرا هسده و حکومت سوریا دیه لی او خطرکی مزنه دناف هف پیمان ده آداره ده یک جماده سرکه اوه که او دولت سوریه و ماف و ناسنامه بدن کردان دما هزن دولت سوریه لحنبری تاخن کردان ارش دکن کرد نکارن باور بکن که او دکارن بمن يعني همولاتین وک هف ای دولت سوریه يعني او دولت يعني وک دولت با اصل بره يعني نشان ده که او يعني كردان بأواي كي خراب نزيك تبه يعني نه وك همولاتين وك هف نزيك تبه و خطرية كي مازن و هف پیمانه او جي اريشن يعني لشكري و شر و پبچونن او جي يعني او دجي او مادين هف پیمانه دناف هف پیمانه ده اداره ده اگر بست كي بسرحمي سوريا هيا ليه يعني هم دكارن بيجن و او اريش و او يعني نشانه يعني برسبكتيف خراب لهمبري كردان او تهديد لسربان هف پیمانه اما ام نکارن بيجن كو هف پیمان و تيك ببن حتى نها از باور دكم يعني هولدان جبو اگربست هيا و حتى نها يعني بري و ريشه چند روش بري هبدتينه كبو دنابرا شامه و حسده ده و دناب ده يعني هر دو الينگو كو او ده پشروجره و جاركي دن هف ببينن و کار بکن جبو آوا کرینا يعني و بجي آنینا چند خالن کو بره يعني هاتی گوتن وقت بشتربونا هسده ده آتش سوريا ده يعني ده شواز فرقا و لوايان و هر وكي ده جبو غي از باور دكم كو اگر يعني اگر بستك و ورن بجي آنن و اگر پرسكرك دكارن برن چاري سر كده و دانستاندن يعني و بمينن ليه ام دكارن ببینن و چند يعني بشن حکومت سوریه
نزیکی وی هف پیوینه به اوایکی جدی نابن و نخوازن هف پیوینه کی لشکری و هف پیوینه کی سیاسی و هف پیمانه کی سیاسی آوا بکن. زۆر باشە ڕێکەوتن و اتفاقی بینی سووریا و ئیسرائیل کە ئەمریکا کاری لەسەر کرد ئەمە کاریگەریە بێت لەسەر خوێندنەوەی با بڵێن دمەشق و مامەڵەی دمەشق لەگەڵ کورد لە ڕۆژاوا یعنی وەکەم دەبینن هەر دەم کو دەوڵەتە سووریە تەکیلیان خۆ بە جواکە ناونەتووی را ئاسایی دکە باشتر دکە ئەو هەو دەدە لە هەمبەری ینی خەتەرە ناوخۆیی کو ئەو دەبینێت لە هەمبەری خەڵکی خۆ ئێریش دکە ji ber ku ew rewatî yanî dibîne ji civaka navnetûî û ew difikire ku ew rewatî yanî dikare bibe yanî sedemekê ji bo êrişên li hemberî Kurdan Drûziyan Elewiyan me dît ku yanî di meha hefta de piştî çend gotinên Amerîkî yanî li ser rewşa Sûriye yanî piştî ew hinekî yanî gotinên ku sistemekî navendî wek دولت سوریه دخوازه قبول دکر دولت سوریه هیز گرد جوان خفتنان و لحنبری سویدا ایرش کرد و او بوی پرسکرکی که مازن جبو خلقی سوریه جبو خلقی سویدا و جبو یعنی جیه حکومت سوریه نها هم دبینن روژه پشتی کو امریکا اسرائیل و سوریه لحف کرد و سر مسئله کی سوریه جارک ایدن پچک هیز گرد و لحنبری کردن حلبه ایرش دکر اف یعنی پرسکرکی جبر کو اگر سوریه دخوازه پرسکرکن خواه یه ناو نتوی با اوای که دیپلماتیک چاری سر بکه او نکاره به استقراریه ناو خواهی آوا بکه جبر کو دولت و نخوازن تکیلی به سوریه که یعنی به اولهی و به شر آوا بکه و شرکت یعنی و نخوازن پروژه هم بکن و آبوری جنوبه آوا بکن یعنی خلقن که هاتنه کجبر کرن و نخوازن بریگرن يعني أو استراتيجيكي بخطر يعني نتنج بخلقي سوريا أماش بو بلان واستراتيجي وبرجمندية الدولات السورية جي زور باش ديم ولات ميغان ما مسافنر ويست بس السيناريو كاني باولين بردم إيران كرديا باولين قال إيراني ومديم جارة توراني وأكريت كبابلين قران كاريك دروس بيت كبخواستي إيراني كان بيت يعني براستي شو يك برسيار زور جرينجة تايسر جماعته إسرائيل دوانزر وشري لقل إيران كان أكرد أمريكا هات السرخة كان بابلين لداني بنكا أتوميكاني إيران بوبا هوا لكي قرمي ترامب وأنا بلام تأسش زور برسيارك أمريكا بتماي تشي لقل إيرانا بله كاكتور كشورشي قلاني إيران ل 1979 رويدا أو كات بهوي كاريگري بالي تشبي ناو شورشكوا كدوات دوای چندین ساڵش هەتا هەشتاکانیش بە جۆرەکان ئەوەی کەوای ئێستا پیانەوترێ باڵی ئیسلاحی وەتان نەوەدەکان هەژمون و کاریگەری گەورەیان هەبوو لە نیزامەکە بەهۆی ئەو نەزعە چەپەی کەواتیانە بوو ئەمانە لە دەستوری ئێرانیە لە ئەدەبیاتی سیاسی و ئابووری ئێرانیشە نەوعەن ما پرسی ئەمریکا پرسی ئیمپریالیزم بۆتە بابەتێکی چەق بەستوو بابەتێک کە ئێستا سەر ڕای ئەوەی کەوا ئەو باڵەی سەردەمانێک هەژمونی دەسەڵاتی هەبوو ئێستا بۆمە معارەزە نەوعەن ما لەگەڵ ئەوایە پەیوەندیەکان لەگەڵ دەرەوە لە بەتایبەتی لەگەڵ ئەمریکا ئاسایی بکرێتەوە ناتوانن لەو دۆخە دەرچن و دۆخێکی هێناوەتە کایەوە لەگەڵ ئەمریکا بابەتەکە پرسی ئیسرائیلە پرسی ئایدۆلۆژیە گۆڕانکاریکردن یاخود سازشکردن لەسەرم بابەتانە زۆر قورسە ئەم ناکۆکیانە و بە ئاشکرا بەرپرسانی ئێرانی لە ماوەکانی ڕابردوو خۆیان ئاماژەیان بەوە کردووەکەوە بابەتەکانی ئێران لەگەڵ ئەمریکایان ناگەن بە چارەسەری کۆتایی ڕایەکەی ئەڵێ مەسەن ئەکرێ هەندێک پرسی ئیدارە بدرێ چارەسەری کۆتایی ناکرێ ئۆکەی هەندێک بابەتمان هەیە پرسی ناوچەیە پرسی ئەتۆمی ئێرانە هەندێک مەلەفەیە توانێت ئیدارە بدرێ بەڵام هەندێک مەلەفەیە زۆر قورسە و ڕێکەوتنی لەسەر ناکرێ لە ئێستاە ئیدارەکەی ترامپ لە استراتیژی ئەمنی قۆمیەکەی خۆی بە ئاشکرا باسی کردووە فۆکەسی زیاتر وەک باسمان کرد لەسەر ڕۆژئاوای گۆی زەویە پرسی بنکە ئەتۆمیەکانی ئێران ئەوەی کەوا بانگەشە ئەکرێت هێشتا تا ئێستا زانێرێکی ورد نییە لە بەردەسا بەڵام ئاماژە بۆ کرێکەوە لە عەقل بە ئیدعای ترامپ خۆی کەوا ئەم بنکانە وێران کراون دۆخی ناوخۆی ئێران زۆر خراپە باشە
لەسەر ئاستی ناوچەکە ئێران لە دوای 7 ئۆکتۆبر و پاشەخشیی گەورەی کردووە وای کردو ئەمریکا یعنی وا دەرەکەوێتەوە ئەمریکا پێی باشە دۆخی ئێران بەو شێوازە بۆ حاڵی خۆیەوە بمێنێ ئەمە ئیش خاڵی کەشمان بیر نەچێ ئێمە ساڵی ئایندە خولی نێوان خولەکانی ئەنجومەی نوێنەرانی ئەمریکامان هەیە بۆیە جارێکی تر دەستبردن بۆ ئێران هەڵگیرسانی جەنگ لەگەڵ ئێرانە ڕەنگن لەسەر ئاسی ناوخۆی ئەمریکی کاریگەری گەوری هەبێ لەسەر دەنگدەری ئەمریکی و خاڵێکی تر ئەوەیە ئەمریکا ئەزمموی وەرگرتووە کە جارێکی تنیێتە جەنگێک لە ڕۆژهڵاتی ناوەڕاست ئایندەکەی نادیار بێن نائەسقرار بێت هێچوویەکی زۆری هەبێت کە ناخبی ئەمریکی تێجۆکە دابینکە پرسی ئەمریکا نیشتمان شار بەوردی باسی بزانەکە لەگەری وڵاتێکمان پاراز دەبێت خۆی مەصرفی بالضبط يعني باشکرا ئاماژە بەوە ئەکا يعني هیچ حربێکی نفسی هەیە ئێستا مەسەلەن نوعا ما ترامپ هەرچەند وتەکانی مەسەلەن بە سەعات و بە ڕۆژە گۆڕێ ئاماژە بە هەندێک مەسەلەن پشتگیریەکە بۆ خۆپشاندەری ئێرانیوانە مەس پێم وایە ئەوە زیاتر جەنگێکی دەرونیە بەڵام لێرە کاک دوو خاڵ هەیە زۆر گرنگن ئەمریکا وەک ئاماژەمان پێکرد مەسەلی هاتنەوەی بۆ جەنگ لەگەڵ ئێرانە ئەگەرێکی دوورە بەڵام دوو خاڵ هەیە کەوا تەسیر هەیە کاریگەری خۆی ئەبێ لەسەر ئەوەی کەوا ئەمریکا موقفی بگۆڕی یەکەمیان ئیسرائیلە ئێمە لە ئەزمموی ڕابردووە ئەومان بینیوە چەنەها جار هەبووە ئەمریکا بە پێچەوانەی ویست و استراتیژی خۆی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست هاتوتە ناو هەندێک جەنگەوە کە بەفشاری ئیسرائیل بووە و ئیسرائیل ئەمریکای ناچار کردووە کەوا بێتە ناو ئەم جەنگەوە خاڵی دووەم ئەوەیە کەوا ئێران لە پرسی بەرنامە ئەتۆمیەکەیە لە پرسی پیتانی یۆرانیۆمە سازش نەکا و ئێستاش بابەتێکی تر هاتوتە کایەوە ئیش پرسی بە ناموشەتێکی ئێرانە ئەنی لە چەند ڕۆژی ڕابردوو لە دانیشتنەکەی لە کۆنفرانسی ڕۆژنامەوانی ترامپ و ناتانیاهۆن ترامپ نوعا ئاماژەی پێکرد کە پێشتر ئاماژە بەم بابەتە نەکراوە ئەم بابەتێکی تازەیە ئێران لە پرسی بەرنامە ئەتۆمیەکەیە لە پرسی بەرنامە موشکیەکەیە زائیدەن لە ئەگەری فشاری ناتانیاهۆ مەسەن هەڵگیرسانی جەنگ لەگەڵ ئێرانە ئەگەر ویستێکی ئەمریکیشی لەسەر بێ ڕەنگت بەهۆی مەسەرەن لە کاتی هەڵگیرسانی جەنگەکە ئیسرائیل زیانێکی وای بەرکەوێت کە ئەمریکا ناچای بێتە جەنگەکەەوە ئەم دوو ئەگەرە نەبێت کە یەک ئیسرائیل لە دوو پرسی موشکی و ئەتۆمیەکەی ئێرانە یعنی ئەمریکا ئێستا ینی پێویستی بەوە نیەکەوە چیتر فشار لە ئێران بکە لە ڕووی ناوخۆی وەزەی خراپە لە ڕووی ناوچەکەی پاکراکردنی دۆخەکەی و تقریبا ئیدارەدانی دۆخەکەیە کەشێکی ئارامیشی بۆ ئیسرائیل خەریکە ڕەخساندووە بالضبط باش مێگان خۆ دەزانی تقریبانەوە خەریکە ساڵێکمان تەواو کرد و ئێران ئیتر ئەو فشار و هەژمونەی نییە بەسەر سووریا و کەجاران هەیبوو دوورکەوتنەوەی ئێران لە سووریا هیچ ئەگەرێک هەیە بۆی کە جارێکی تر با بڵێن دۆخی سووریا بەرەو خراپی بڕوات یان بە تایبەت لە ڕووی ئێرانیەکانەوە توانێت دەستێوەردانیان هەیە لە کاروباری سووریایە؟ ئەنەها وەک تگوتیە ئاران سووریە هاتیە زایفکردن لاوازکردن و ez باور nakim ku heza Îranê dikarê vegire ji Sûriye eger şer ji nû ve dest pê bike li Sûriye û wê mezin bibe di navbera yanî heta şe hikûmetê veguhez û hesere de ew dikarê derfetek bide Îran lê yanî Îran baş dizane ku hem hikûmetê veguhez û hem Kurdan yanî bi dijî berjwendiyên Îranê ne û ji bo vê yanî nikarê baş derfet bigire li Sûriye Ama em jî dikarin bêjin ku eger Kurdin Rojava, Kurdin Sûriye dikarin yani bi rêya danistandinan destkeftiyên xwe biparêzin ew hêz û tecrübe bibe ew Kurdin Rojhilatê Kurdistan niha di nav kolanên de li hemberî rejîmê li ber xwe didin û Îran jî ditirse yani ku Kurdin Sûriye vê derfet bigire ji bo xwe ji ber ku wê bitirse eger Kurdin Rojhilatê Kurdistan Karin ji tecrübeya Rojava yani ferî çend tiştan bibin yani ew ciyê wan xurtir bikin û we bibe xeter li hemberî dewleta Îranê ji bo vê ez bawer dikim perspektîva Îranê li ser Sûriye ew e زۆر باشە خۆ دەزانی ئێران با بڵێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە میدڵ ئیست خۆی بە گەورەترین دوژمنی ئیسرائیل دەزانێ ئێستا کە ئیسرائیل و سووریا ئیتفاقیان کردووە ئەتوانین بڵین سووریاش ئەبێتە دژمنێکی گەورەی ئێران و ئیتر ئێران دەستەکە بە دژمنکاری؟ تزانین نەها لە سووریە ڕاستە ئەو ئیسرائیل و ئیران بەرێ لە سووریە یعنی لە هەمبەری هەف یعنی ئەو هێزن خۆی پرۆکسیên خۆی شار دikir لێ نەها ئەم dikarin bibînin ku hem İsrail û hem İran
حکومتا وگوهز سوریه دبینن وک خطرکی به همبری باجوندین هر دویان. إسرائيل دترسه کو سوریه يعني ارتش خواه يعني کو دناو ده گلک جهادیست هنه و لهمبری إسرائيل إيريش بكه و إيران جي يعني گلک سالان يعني لگل رژیم سوریه بره لهمبری حتی شاردکر جبوه او هر دو حکومتان يعني لهمبری حکومت وگوهز سوریه لا يعني وقت ما بري بحثا في مجاري كريه نها يعني وقت انجام إيريشن إسرائيل لإيران ولبنان ولفلسطين إيران وجروبن جرداي وقالك هاتي لاواز كرن وجبو في أسبوع ناكم كو إيران وبري جري رولا خيل سوريا نها أو بفتشونن يعني هزن أو بفتشونا هزن مزن درجات نافين ده بتابتي ده سوريا ده او يعني پفچونێکی دنابەرە تورکیە و ئیسرائیل دەیە. زۆر باشە. ئەگەر بچینێت تورکیا پرۆسەی ئاشتی لە تورکیا پیس پرۆسس لە تورکیا ئێستا تقریبان ئەم ساڵ دوایەوەی کە بڵین چەکدارانی پەکەکە لە باشووری کوردستان چەکانی خۆیان دانا و نیەتێکی فراوانتریان پیشاندا بەرامبەر بەمە و لەو لاوە پەیامەکانی بەرز ئۆجەلان هیچ گەشتە سندنێک و پەرەسەندنێک هەیە لە پرۆسی ئاشتی لە تورکیا کە ئێستا خوێندنەوەی باشی بۆ بکرێت؟ نەها پێشکەوتنە دوو نینن ئەم دەکارن ببینن کو ملکی ده ئاگربەستێکی لێ فۆرماڵ هەیە ئەریشن تورکیا لە هەمبەری باشووری کوردستانی و ڕۆژاوای کوردستانی هاتنێ سەکناندن ئەم جی دەبینن کو یعنی ئەو ڕەشە سیاسەتە قانونی لە باکووری کوردستانی هەنێکی باشترە یعنی ئەریشن لە هەمبەری شاریداریان هاتن سەکناندن ونها او استا يعني بنشاف كرن وقرتن قلق كم بو لدى اني وقت دا حيانها او يعني بنجها سياسي وقانوني يكو دناف بياما برز اجلان دا حبو نهاتي افاكرن او بلانا كوميسيونا بارلمنتو تركيا او بو كو بري داوية سالة 2025 او و نقشه يعني نشان بده جبو گوهرتنن سیاسی و قانونی جبو مشاندن پیوجویه لی او نه هاتی نویساندن و کمیسیون یعنی برای تقریبا هفته که دو هفته برای نها او بریار دا که او یعنی دما کاریخه دو مه درج بکه یعنی نها جبو پشکتنن پیوجویه ام لبند روش سوریه نه و ام لبند نویساندن راپور کمیسیونی و پشنیارن خواهش بو گوهرتنن قانونی نه. زۆر باش. مامۆستانەر ڕۆژهەڵاتی کوردستان لەم ناڕزاتەکانی ئەم جارەیە یەکەم جار خۆی دوورگرت تەنها بتزانی کە تەنانەت حزبە کوردیەکانی بەڵێن ئۆپۆزیسیۆنەکانی ئێران لە چەند بەیاننامێکە باسییان لەوە کرد کە ئەم جارە بە زۆر نەچنە ناوەوە ئەمە باسی سەرەتاکانی ڕۆژەکانەکەم بۆی کە دیسان گەنجی کورد نەبێتەوە قوربانی چونکە ئەوان وایەنەوت کە با بڵین سوپای ئێرانی یا ڕژێمی ئێرانی هێزەمنیەکانی ئێران ئاسانتر دەسەبن بۆ گەنجانی کورد و تەنانەت لڕ و با بڵین بەلوچەکان بەڵام بینیمان کە لە شارەکانی کوردستان بە تایبەت لە ئیلام زۆر بەگەرم و گوڕی کوردەکان جارێکی دەستیان پێکردەوە گەنجەکان نەڕزایەتنەر بڕیوە بەداخەوە ژمارەی گەنجیش بوونە قوربانی ئەم جارە ڕۆژهەڵاتی کوردستان چۆنە بێت لەم ئارزانیە تا لەم یەک دوو ڕۆژەی کۆتایی بەشەکانی شارە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان مقارنەتەن بە جارانی پێشوو بەشدارێکی ئەو تۆیان نەکرد بۆ یەکێ لە فاکتەرەکان دەتوانین بیگەڕنە بۆی کەوا بەڕێز ئاماژەت پێکرد لە هەموو خۆپیشاندانەکان ئەگەر نەڵین هەموو مەسەن بە زۆریش لە دوای 2009 کە لە سەرانسەری ئێرانە سەری هەڵداوە ڕۆژهەڵاتی کوردستان یا ڕۆڵی یا پێشەنگ بووە و ڕۆڵی دەست پێشخەری هەبووە لە ناڕەزایەتیەکانە یا بەلای کەمەوە ڕۆڵێکی گرنگی گێڕاوە ئەگەر لە جێگەیە تریشەوە سەری هەڵدابێ هێزەکانی ڕۆژهەڵات وەگەلی ڕۆژهەڵات سوودی لەم ئەزمونە وەرگرت کە لە خولەکانی پێشووە زۆرترین قوربانی لە گرتن لە کوشتن لە برینداربوون لە زیانە جیاوازەکانی ئەم خۆپیشاندانانە ڕۆژهەڵات داوێتی ئەمە خاڵی یەک خاڵی دوو منەظەمترین هێزی سیاسی لە ئێرانە هێزە کوردیەکانن باشە هێزە کوردیەکان لە ئێرانە پێچەوانی هێزەکانی تر بە دوو تایبەتمەندی جیاکرێنەوە یەکەم هەم هێزێکی منەظەمن هێزێکی ڕێکخراون تا ڕادەی خاوەن پێگەی سیاسی و جەماوەرین دوو هەمیان ئەم هێزانە لەو کاتانەی کەوا
هەز بە نیگەرانی هەز بە فشارەکەن بە ئاراستی یەکتر هەنگاوانیان پێچوانی هێزەکانی ترەوە مەسەن ئێمە گروپی مجاهدینی خەڵکی ئێرانیمان هەیە ئەم گروپە گروپێکی زۆر ڕێکخرا و زۆر منەظەم و گروپێکە خەلفیەکی ئایدۆلۆژی و دینیشی هەیە بەڵام لە ناوخۆی ئێرانە پێگەی سیاسی و جەماوەری زۆر لاوازە جەماعەتی پاشاخوازەکانمان هەیە لە دەرەوە پشتگیرێکی بەهێزیان هەیە لۆبێکی زۆر بە قەوەتیان هەیە لەم جاری خۆپیشاندەکانە نەبێکەوە نەوعەنما ئەلبەت تەحلیلێکیش هەیە بۆ ئەوەی کەوا ئەو دەنگانەی بەرزەکرێتەوە بۆ کوڕەکەی حەمەڕەزا شا زیاتر ئەوەندەی ناڕەزایەتیە بەرامبەر بە دەسەڵاتی ئێستا ئەوەندە دەنگ بەرزکردنەوەیەک هاوارێکی حەقیقی نییە بۆ خودی کوڕەکەی ڕەزاشا حەمەڕەزا شا ئەویش بە هەمان شێوە لە ناوخۆی ئێرانە پێگەیەکی بەهێزی نییە و هێزەکانی پەرش و بڵاوە و کورد ئامادەن مەسەرەن ئێستاش بەو حاڵەشەوە بۆی کەوا هێشتا هیچ گۆڕانکارێک لە ئێرانە ڕووی نەداوە ئامادە نییە هەندێک سازشی سەرەتایی هەندێک داپێندانی سەرەتایی بە مافی پێکاتەکان لە ئێرانە بکە بۆی پێکاتەکان زۆر حەزارەکەن لە چوونە پێشەوە لەم بەرەیە هێزە کوردیەکان خاڵێکی تر ئەوەیەکەوە ڕەنگە مراعاتکردنی سروفی هەرێمی کوردستان لە بەچاو بگرن و ئەم هێزانە چاوەڕێی ئەوە ئەکەن کەوا ناوچەکانی تری ئێران ڕۆڵی گرنگ بگێڕن لە یازال باشووری ئێران ڕۆڵی بەچاوی نەگێڕاوە مەسەن ئەو ڕۆڵی کەوا لە شارەکانی ترا هەیە لە ناوەڕاستە بزەب لە باکوورە بەو شێوازە نییە ئەوەی ئەم جارە زیاتر فۆکەسەکەی ینی بوو بە ناوەندی ناڕەزایەتەکان پارێزگاکانی باشووری ڕۆژهەڵاتی کوردستانە کە ئیلام و لوڕستان و کرماشانە بەڵام ئەم جوڵەی ئەم جارە ئەم ناوچانە بوو بە کارتێک بەوەی کەوا بوو بە فشارێک لەسەر هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نەوعەنما ئەم هێزانە حقیقەتێکەیە ئەو پێگەی کەوا هەیەە لە بەشەکانی تری ڕۆژهەڵاتی کوردستان بەو شێوازینە لەم سێ پارێزگایە نەوعەنما ئەمە ڕەنگە دەرفەتێک بێ بۆ ئەوان کەوا بۆ پاڵپشیکردنی زیاتری ئەم ناوچەیە و بۆ هەماهەنگیکردن لەگەڵ ناوچەکانی ترا ئەوەتە سبینیان ڕۆژی پێشەماندانا وەکو مانگرتنیەکی گشتی مانگرتنەکە تەنها یەک ڕۆژی خایان یەک ڕۆژیان بۆ دیاریکرێ بۆ ئەمە ئەکرێ بەوە لە یەک بدرێتەوە ئەم هێزانە هێشتا بەرچاویان ڕوون نییە ئەلبەتە دوای بانگەوازەکەی ئەوان پاشاتی خوازەکانەوەی کە کوڕەکەی محەممەڕەزاشە ئەویش بانگەوازێکی هاوشەوی داوەکەوە ڕۆژانی پێنجشەمە و ڕۆژی پێنجشەمە و جومعە ماگرتنێکی سەرتاسەری ئەنجام بدرێ مامسەونەر بە تەنیشتی خۆپیشاندان و ناڕەزایەتەکانەوە ئێران دەستی بردووە بۆ جۆرێک لە جۆرەکان ڕێکەوتن لە دەرەوە هەتا کۆمەڵی خوێندنەوە هەیە کە ئەم ناڕەزایەتەکان ڕەنگە جۆرەکان بەرنمەیەک بێت یان ئامادەکاریەک بێت بۆ ڕێکەوتنێکی تا ڕادەیەک لەگەڵ ئەمریکا ئێران گەشتووەتە ئاستەکەی تر زۆر پێویستی بە ڕێکەوتنەکە بێت لە ئێستاە یان جارێ هەر خۆی دوورە خاتەوە و کاتە کوژێ و من لە سێسینناروی پێشووە نەوعەنما ئاماژەم پێکرد ئەگەر بچێتە سەر دۆخەکە بەم شێوازە دەسەڵات لە ئێرانە ئەوێت بەم شێوازە بەردەوام بێ هەتا ئەو کاتی ئیدارەکەی ترامپ کۆتایی تێ بەڵام لێرە پرسیارێکی ئەگەر ئیدارەکەی دوای ترامپیش بە هەمان شێواز بۆچی ئەمە سیننارویەکە ئەگەر بچێتە سەر دەسەڵات لەگەڵ ئەوەی ئیداری ئەم دۆخە بدان نەوعەنما لە مەسەلەی ڕێعایی اجتیماعیە لە مەسەلەی ئەوی هاوکاری کۆمەڵایەتیە هاوکاریکردنی چینەکانی خوارەوە نەوعەنما جوڵەیەکەیە بەڵام قەیرانەکە ئەمەندە قوڵە ڕەنگە ئەوە هاوکاری خەڵک نەبێت لە ڕزگارکردنیانە بەڵام ئەمە قورسە یعنی ئەوەی تا ئێستا لە ئێرانە هەیە لە ڕووی دۆخی دارایی و ئابوووریەوە هێشتا ناتوانین لە ڕووی عیلمی و پێی بڵێن هەرسی ئابووری هێشتا کارگەکان نەوعەنما لەسەر مەسەرەن ئیداری دۆخی خۆیانەدەن ئینتاجیان هەیە بەڵام کێشەکە ئەوەی ئەگەر تا زۆرێک پیان وایە ئەوانەی کە لە بواری ئابوووریە وتیان هەیە ئێران تا چەند مانگی ئایندە ڕەنگە بتوانێت ئیدامی ئەم دۆخە بدا ئەو کاتە چی بەڵام لە تەنیشتی ئەمە ڕەنگە دەسەڵات لە ئێران لەوە تێگەیشتی بێکەوە قورسە ئیدامەدانی ئەم دۆخە بۆیە من لە جاری پێشوش ئاماژەم پێکرد دوو سینناریۆکەی تر دێتە پێشەوە دێمەوە خزمەتت باش مێگان باسی ئێرانەکەین ئێستا خۆپیشاندان و ناڕەزایەتەکان لە ئێرانە ئەوە چەند تقریبان هەفتەیەکیان تەواو کرد و بەشێک لە کاسبکاران خەڵکی بازار و با بڵین ئەوانەی کە لە مارکێتەکانە کارەکەن هاتنە سەر جادەکان خۆپیشاندان و ناڕەزایەتەکان دەستی پێکردووە
چاوەڕوانەکەی ئەم جارە گۆڕانکاریەک لە ئێران بێتە ئاراوە بە خوێنەوەی بەڕێزت یان ئەمیش هەر جارێکی تر تێپەڕاندنی دۆخەکە بێت؟ تزانی نەها ینی هین زوویە ji bo em dikarin bêjin eger ew xwe pêşandan wê encamekî cuda bigirin ji bo gelê Îranê lê ew nîşan didin ku wek me behsa kiriye ku nakokiya navxweyî yê dewleta Îranê û sîstema Îranê mezin in û bê guhertinên pir mezin dewleta Îranê nikare yanî rewşa xelkê bersiv bide û nikare yanî alternatîvek bide wan. Ji bo vê ez bawer dikim ew yanî xwepêşandan pir giring in yanî wek nîşana asta nerazîbûnên xelkê Rojhilatê Kurdistanê û Îranê û wek yanî minakê ew hêza gel ku dikarin werin birêxistin kirin û dikarin yanî li hemberî dewletê yanî tiştekî bikin. Niha ev jî mijarekî yanî heta niha em dibînin ku xwepêşandanên mezin hene li Îranê û Rojhilatê Kurdistanê ama nê hatine birêxistin kirin. واز باور ناکم کو یعنی به هزیک برخستن کری او خودشاندان نکارن زیاده لحبری رژیم ایران یعنی تشتکی بکن. زۆر باشە لە ڕابردووە کاتێک ئێران ناکۆکی باڵین لەگەڵ ئەمریکانە زۆرتر ئەبوو یان لەگەڵ وڵاتە ئەوروپیەکانە لە ئەمریکا لۆبیەکی بەهێز هەبوو سۆسایەتی ئێرانی لەوێ کاریە کرد ئەو کاتە جەواد زەریف باڵێن کە وەزیری دەرەوە ئێران بوو ئەو باڵێن سەپۆرتی ئەو لۆبیەی هەبوو. ئێستا لە ئەمریکا بە دیاریکراوی هیچ هەوڵێک هەیە با ڕاستەی اتفاقیاتی بینی ئێران و ئەمریکا؟ ev mümküne divê rewşê de me dît ew hikûmeta Amerîka gelek zelal gotiye ku ew dixwaze ku Îran wê dev ji bernameyekî nukleer berde û wê nabe xeter li hemberî hevkarên Amerîkî di herêmê de bi taybetî İsrail. و ام زانن که یعنی ایران نکاره یعنی دولت خو بپارێزه یعنی بێ پevçûnin li hemberî İsrail û bê yani ew stratejiyekî hêş di rojhilatê navînê de yani ew dibîne ku ew çekên nukleer û tehdîtên li hemberî İsrail şerê li hemberî İsrail pir giring in yani ji bo berjwendiyên xwe wek dewleta Îranê ew nakokiyekî pir mezin e ez bawer nakim wê werin çareserkirin. ینی لۆبیەکە کاریگەری نابێت یان هەر هەوڵەکان زۆر باش جددی نین؟ لۆبیە ئیرانê زۆر گرنگ نییە لە ئەمریکا یعنی ئەو ji لۆبیە ئیسرائیل û لۆبیە دەوڵەتên عەراب یعنی gelek kemtir e û em dizanin ku berjwendiyên İsrail û berjwendiyên dewletên Ereban yanî li hemberî berjwendiyên Îranin. Servê esasî ez bawer nakim ku lobîya Îranê wê bandorikî mezin hebe serfikrandina û stratejiya Amerîka di vê meseleyê de. باش ئەی خوێندنەوەی تۆ بۆ ئایندەی پەیوەندی ئێران و ئەمریکا ئەم جارە ئەم ناڕەزایەتەکان ئەگەری هەیە کە ئەوەندە بەهێز بن کە حکوومەت ناچار بکەن بە گۆڕانکاری تەواویان دەستێوەردانی ئەمریکا و ئیسرائیل؟ تزانی نها وک از باور dikim min gotiye ez bawer nakim ku hikûmeta Amerîka yan hikûmeta İsrail wê tiştekî bike di nav xwepêşandanan de ji ber ku ew dizanin ku ew ji bo tekçûna rejîme yanî nikare bibe meseleyekî derve hene ew bi awayê xwe siyaseta xwe bimeşîne û ew bandorekî xirab li ser dewleta Îran hebe وەکی ئەو جەزایên ئابووری wê cihê hikûmetê lawaz bike wek ew êrişên Amerîkî û İsraîlî lê yanî ew xwe pêşandan yanî hemî karê gelin yanî ev negire dayî rewşa Amerîka û rewşa İsraîl niha rastê dewleta Îran dixwaze bêje ku ew yanî planên dervê li hemberî xwe ama yanî em dikarin gelek baş bibînin ku ew xwe pêşandan encama nakokiyên civakî û aborî ku di nav Îranê de hene wek encama siyaseta dewleta Îranê. زۆر باش مامۆستا دەویستت ئەو هینە تەواوکەی فەرموو. بەشوی گشتی و پاسماکە سێ سیناریۆ هەیە سیناریۆکەمان باس کرد و سیناریۆکەی تر ئەوەیە کەوا دەستپێکردنی دانوسانە لە نێوان ئەمریکا و ئێران لە دوو ڕۆژی ڕابردوو پێما بێ وتەبێژی وەزارەتی خارجی قەتەر بوو ئاماژەی بە ئەوە کردکەوە لەسەر هێڵە هەم لەگەڵ لایانی ئێرانی و هەم لەگەڵ لایانی ئەمریکی بەڵام کێشەکە لێرە ئەوەیە لە دانوسانی ئێران و ئەمریکایە ئێران کارتە بەهێزەکانی جارانی وەکو
پێشووتر نەماوە باشە و ترامپیش و لە پشتی شەوە نەتانیاهۆ زیاتر فۆکەسیان لەسەر پێشووتر فۆکەسیان لەسەر بەرنامە ئەتۆمیکی ئێران بوو بەرنامە ئەتۆمیکی ئێران ئێستا وەک باسمان کرد لە عقل زیانی گەورەی پێگەیشتووە ئێستا چەکێک کە وەکو یاخود بڵێن کاتێک کە بەدەستی لایەنی ئێرانی و بێت لەم دانووسانانە ئەوەیەکەوە ناڕوونی بەرنامە ئەتۆمیکی ئێرانە لە چەند مانگی ڕابردووە ئێران مەسلەی هەماهنگگی و هاوکاری لەگەڵ ئاژانسی نێودوڵەتی وزەی ئەتۆمان ڕاگرتووە هەندێک پیان وایە ئەم ناڕوونیە ئەم غامزیە خۆی بۆ خۆی کاتێکە ئێران ئەوێ لە دانووسانەکانە بەکاری بێنێ لێرە کێشەکە ئەوەی ئێران جگە لەم بابەتە کاتێکی بەهێزی وای نییە و ترامپیش ئیدارەکەی ترامپ لە دانووسان لەگەڵ ئێرانە فۆکەسی زیاتر لەسەر ڕێکەوتنیەکە کە دەستکەوتێکی ڕوونی هەبێ لە دیدگای ترامپە پرسی دەروناسی لە خوێندنەوەی عقلەتی ترامپە خوێندنەوەی لانی دەروناسی ترامپ زۆر خاڵێکی گرنگە یعنی ئەو فرسەتەی کەوا ترامپ لە ماوەکانی ڕابردووە بۆ لایەنی ئێرانی ڕەخسان ڕەنگە بۆ هیچ وڵاتێکتر نەڕەخسابێکە ئەوش پرسی ئامادەی دانووسانی ڕاستە یەک پرسیار بکەم لێرە چونکە کاتی بەرنامەکە زۆر نییە دەستەکانە خۆش بێ مۆزۆی عراق دێتە پێشەوە ئەگەر باسی ڕۆڵی ئێران لە عراقا بکەین پێت وایە کە ئەم کابینەی کە ئێستا وردەوە دەبەرە و دامەزراندنی ئەڕۆین ئێرانەکان ئەتوانن وەکو جارانی پێشوو دەستیان هەبێت لە پێکانی کابینەکەیە و بەتابێت باس لەوە کرێت کە شیعەکان ئەم جارەیان وەزارەتی خارجی وەرگرتن و هەندێک خوێندنەوە هەیە هەندێک شرۆڤ هەیە کە ئەمە ڕێگایەکە کە ئێران دەیەوێت کەناڵێ بکاتەوە لە ڕێگەی وەزارەتی خارجی عراقەوە کە بەدەستی شیعەکانەوە بێت بتوانێت بۆ زۆر ناوەندی دەوڵەتی دەستی بگات پێت وایە کە ئەم کابینەیە ئێران توانێت وەکو جارانی پێشوو بوونێکی کاریگەرتری هەبێت ئەتوانین بڵێن کاریگەری بەهێزی هەر ئەبێ بەڵام فۆرمی کاریگەریەکە ڕەنگە بگۆڕێ ڕەنگە جاران فۆرمەکە زیاتر لە ڕێی کەناڵە ناڕسمیەکانەوە بوو بێ لە ڕێگەی گروپ و ئەشخاصی دیاریکراوە بوو بێ ئەم جارە ئەلبەت ڕەنگە پارێزگاری هەر لەم عیلاقەیە ئەکرێ چونکە ئەمانە کاتی گرنگی پەیوەندین و لە کاتی پێویست ئەم کارتانە بەکارهێنرێن ڕەنگە زیاتر دیوێکی فەرمی ئەم جارە بە پەیوەندیەکان بدرێ لایەنی ئێرانی لێرە من پێم وابێ ڕەنگە نێوێت وەکو جاران گرنگ مەسەن ڕۆڵ و کاریگەری خۆی پیشان با بەهۆی ئەو فشارانی ئیدارەکەی ترامپەوە عراق وەکو جاران کارتێکی بەهێزە بۆ ئێرانیەکان بۆی مامەڵە لەگەڵ ئەمریکا بکە کارتێکی بەهێزە بەڵام وەکو پێشوو نابێ وەکو باسم کرد لایەنی ئێرانی خۆشی وەکو جاران لەسەر گۆڕەپانی سیاسی و ئابووری عێراقا زۆر باش ئەو کاریگەری خۆی پیشان نادا بۆ نایەوێ کە کاریگەریەکە بە شێوازێک بێ ئیدارەکەی ترامپ بە قورسی و بە فشاری زیاتر و بێتە ناو ساحەکەەوە باشە میگان با پرسیاری کۆتایی بکەم با بڵێن تەحەدەکان و دەرفەتەکان لە بەردەم کووردا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕۆژهەڵاتی ناوین چی دەبن؟ نەها ئەس بەوە دیکەم دەرفەتن کوردان لە ڕۆژهەڵاتە ناوینە دە گەلەکن ڕاستێ نەها وەکتێ بە ئیسیکراریە وەکتێ پەفچوونانە لێ لە هەر چار پارچەیەن کوردستانê derfet niha hene yanî em dibînin ku li Rojava eger yanî hesede û Bakurê Rojhilatê Sûriye dikare ciyê xwe biparêze û dikare yanî hêza xwe yanî bine ji maseya danûstandinê ew dikarin yanî ew encamekî gelek baş bo Kurdan bigirin yanî em nikarin bêjin ew danûstandin û hevpeyman hemî hatine têkbirin derfet hîn hene ji bo Kurdan dikarin bibin beşek ji peşêrojê Sûriye li Bakur ew hemî derfetin pêvajo hîn hene yanî we ev jî encama tekoşînê û encama karê siyasî ye yanî em wê bibînin yanî çi heye di nav ew rapora komisyonê de çi wê hebe û çi yanî peşketin di pêvajo yanî wê di benda me ne û ew derfeta herî mezin niha li Rojhilatê Kurdistanê ye eger dewleta Îran wê tek bire yan jî wê lawaz bibe xelkê Rojhilat dikarin çi bikin ji bo yanî ew peşketina yanî Rojhilatê Kurdistanê û demokrasî û azadî li Îranê û niha em dibînin yanî ew jî derfetekî di nav xeteran de gelek derfet زۆر زۆر سپاس زۆر سپاس بینرانی بەڕێز
ئەمسا نەردارێکی زۆر سپاس بۆ بەڕێزی سپاس بۆ ئێوەش سپاس بۆ نوێنەرەکان بنانی بەڕێز سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون بە لەگەڵ میوانە بەڕێزەکانم گفتوگۆمان لەسەر دۆخی کورد تا ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرد تا هەفتەی داهاتوو بەخوای گەورتان سپێرین خواتان لەگەڵ